کە بە تایبەت باسی حۆری کراوە بۆ پیا و معنایەوە نییە ژن هیچی نییە لە بەهەشتا، هیچ شتێکی جوانی پێ نابەخشێ لە ڕەگەزی بەرامبەر، معنای ئەوە نییە. بەڵام بۆچی بەس باسی کراوە بۆ پیا و بۆچی باسی کراوە بۆ پیا و باسی کراوە بۆ ژنیش، بەڵام بۆ هی پیا و زیاتر زەق کراوەتەوە لەبەرەوەی پیا و ئەو ذاتەیە کە تەلەبی ئافرەتەکە بە دوایە بۆ تەشویقی ئەو باس کراوە. ئافرەتمان نەدیوە بە دوای پیا بکەوێت، مەگەر ئافرەتێ فیتڕەتی تێکچوو بێ و ئافرەتایەتێکی خۆی لەدەستدا بێت، وەکوانی کە ئەمڕۆ ئەبوو جندەر و جندەر بازەکان پەروەردەیانەکەن، ئەو بابەتی ترە، ئەو ئافرەتە بە دوای ئاژەڵی شاڕاکە، ئەو بابەتێکی ترە کە ئەوان پەروەردەیەکەن. بەزەوە ئافرەتێک کە لەسەر سروشتی خۆی ماوەتەوە و ئیسلام پەروەردەی کردووە، ئافرەتێکە دوای پیاو ناکەوێت، بەڵکو عیزەتی ڕێی پێ نادا، بەڵکو ئەبێ ئیلا پیاو بێ دوای ئەو بکەوێ و پیاو بێ تەلەبی ئەو بکە. بۆیە قورئانیش مخاطبەی ئەو عەقڵاناکە و فیتڕەتاناکە کە تێک نەچوو، کە تۆ وەکو پیا و ئافرەتانێکی ئاوات بۆ ئامادەکراوە. و ئافرەتانی دنیا لە ڕۆژی قیامەتە لە حۆریەکان جوانترن، لە حۆریەکان جوانترن. طبعاً هەموو پیاوێکیش لە دنیاە لە بەهەشتا دوو خێزانی هەیە لە ئافرەتەکانی دنیا. ئەمەش ئاماژەیە بۆ ئەوەی کە ئافرەت لە بەهەشتا زۆری نێت، کە هەر پیاوێ دوو خێزانی هەیە لە ئافرەتانی دنیا. ما منكم من أحد إلا له زوجتان في الجنة مجگە لە حۆری العین، هەر یەک لێوە دوو خێزانی خۆی هەیە لە بەهەشتا جگە لە حۆری العین. و ئێستا ئافرەتانی دنیا لەبەرەوەی کاریگەری غەرب و کوفری عالەمیان لەسەر و زۆربەیان شتێک لە فیتڕەت و عەقڵیەتیان تێک دراوە کە باسی حۆریەکەیت و باسی دوژنیەکەی لەوێ پەسە بن. ئافرەتێک لەسەر ئیسلام پەروەردە بوو بێ لە دنیا چوارەکەی پیاسایی لە بەهەشتا بۆ دوانەکەی پیاسایی نیە. و ئافرەتیش کە چوویە بەهەشتەوە بەم عەقڵیەتی ئێسەوە ناڕواتە بەهەشتەوە، بەو دڵ و دەروونەوە ناڕواتە بەهەشتەوە. نزعنا ما في صدورهم من غل، هەرچی قێزەونیە لە دڵ و دەروونیانە دەرهێنراوە بە دڵێکی پاکەوە چێتە بەهەشت. ئەو وەختە ئەوەی کە الله جل جلاله بۆی تەقدیر کردووە بە دڵیەتی، وەکو دنیا نییە ڕەخنەی لێ بگرێەوە بۆ ئەویانەوە بۆ ئەویانەوە من غیرەم هەیە و تەحملی فرەشنی ناکەم و تەحملیەوە نا، لە بەهەشتا ئەو شتە زۆر طەبیعیە بێ بەلایەوە، زۆر ئاساییە بێ بەلایەوە. بەمەرجێ لە دنیاە ئەو حەڵاڵی قبوڵ کردبێ نەگڕەتی کرد بێت، ناپەنا بە الله جل جلاله چێتە جەهەنەمەوە. بۆیە کە باسی کراوە بۆ پیاوان لەبەرەوەی پیاوانن کە بە دوای ئافرەتاناوە، و لەبەرەوەی پیاوانن هەر ئافرەت ببینن سەرنجیان ڕاکێشێ، هەر عیلمی جوڵێ لە پیاو هەر بە بینینێکی ئافرەت سەرنجی ڕاکێشێ، بەڵام ئافرەت دوانیە پیاو بینێ سەرنجی ڕناکێشێ. بۆیە باس کراوە بۆ ئەوان. و لەبەر ئەوەی ببێتە هۆکارێک، چونکە 20 زات حۆری العین بۆ کێ باس کراوە کە 72 دانەی پێدرێ بۆ شەهید، ببێتە هۆکارێک و پاڵنەرێ بۆ پیاو کە پشت هەڵ نەکا لە جیهاد وابزانەی تر خۆشیەکانی دنیا لە دەسەیان، نە بەڵکو خۆشیێکی زۆری بەهەشت چاوەڕێت. کاتە ئەسڵ وایە لە باسی حۆریا بۆ کێ باس بکرێ؟ بۆ ئەو پیاوانەی کە ئەهلی سەرخستنی دینن، وا نەزانن نەگەر لە سەرخستنی دیناتیا بچنە فەوتیان، نا بەڵکو ئێوە ناز و نیعمەتێکی زۆر زیاتر لەوەی دنیا بۆتان ئامادەکراوە. و مەسئلەیە مولحیدەکان زۆر جاری هێنەیکەن بە عیبە بەسەر ئیسلامەوە، هەندێک ئافرەتیش لەبەرەوەی عەقڵیەتەکەی کەم بۆ شارەزای دینەکەی نیە تێکەوێ پێیان. ئەو پیاوەی کە ئافرەت هەیەی لە بەهەشتا ڕەسوڵ الله صلی الله علیه و سلم ئاماژەی پێداوە، فەرمێ پیاوەکە ڕاتە دەرەوە و دێتەوە ژنەکە خەریکە نایناسێتەوە، ئەوە نەگۆڕاوە نەجوان بووە. کاتە چۆن پیاو ئافرەتی جوانی هەیە ژنیش لەوێ پیاوی جوانیە، فەرمودەکەوامان پێڵێ ئەو ژنەش لەوێ پیاوی جوانی هەیە، و ئەو ژنە لەوێ هەز ناکە کە ئەو پیاوە هی خۆی و غەیری خۆیەتی، بەڵکو واستەکە تەنها پیاوی خۆیەتی. ئەو غیرە و غیلە لە دڵیان نەماوە کە ئەمڕۆ لە دنیاە شەیطان پەرەی پێ ئەیە باشە و بەکاریشی ئەخا بۆی تووشی مەعسیەت و تووشی ناشکری و تووشی با بڵێن زۆر تاوانی بکە لە غەیبەت و لە با بڵێن زەم و ئەو بابەتانێت. و فەرمودەی تریشمان هەیە کە رسول الله صلى الله عليه وسلم باسی ئەومان بووکە کە ئافرەتان شقائق رجالا، فەرمێ النساء شقائق الرجال، پیاوان شقائق رجال. شقائق لێرە بمعنایەوە نایە خوشکیان ئەوەی خۆی دری شتێکی بۆی ناوێ، بەس ئەوەیە یەک بەشن جیا کراونەتەوە، شەق کراون، یەک کوتلەن. ئەوەش معنایەوەیە هەر حەق و حقوقێک بۆ پیاو هەیە بۆ ژنیژێ،
بەڵام باسی ئەوە نەکراوە کە خۆری پیاو هەبێ باسی ئەوە کراوە کە پیاوێکی وا جوانی پێدرێ کە دێتەوە نایناسێتەوە خەریکە نایناسێتەوە و وەصف هی جوانی زیاتر لائقی ئافرەتە تا پیاو وێ باسی خۆری پیاو نەکراوە وێ بەڕاستی ئەمە هەر شوبهە نیە مولحیدەکان بڵاویان کردوێتەوە بەڕاستی کەسێکیش پێی هەڵناخەڵێت ئەگەر بێت و شارەزای دینەکەی خۆی بێت و فیترەتی تێگە نەچووێ بەڵام فیترەتی تێک چوو بێ و ڕقی لە دینەکەی خۆی بێ و شارەزای نەبێ وەڵا لێی تێ ناکە